ئاماری کار و چالاکیەکانی بەڕێوەبەرایەتی نێشتنی مادە هۆشبەرەکان لە ساڵی 2025 لە پارێزگاکانی هەولێر و دهۆک بەم شێوەی خوارەوەیە. 1708 تۆمەتبار دەستگیر کراوە لەم ڕێژەیە. 1034یان ئەوانان کە کاری کڕینفرۆشتنیان بە مادەی هۆشبەرەوە کردووە و 674 کەس لەمانەش بەکارهێنەری مادەی هۆشبەرن. دەستگیراوە بەسەر بڕی 922 کیلۆ و 963 گرام لە مادەی هۆشبەری جۆراوجۆر لەگەڵ 12194 شیت حەبی هۆشبەر. کار و چالاکی هاوبەش لەلایەن بەڕێوەبەرایەتیەکەمان لە ناو و دەرەوەی هەرێمی کوردستان ئەنجام دراوە بە هاوبەشی لەگەڵ بەڕێوەبەرایەتی نێشتنی مادە هۆشبەرەکانی حکوومەتی عێراقی فیدراڵ و بەڕێوەبەرایەتی نێشتنی مادە هۆشبەرەکانی سلێمانی. لەم چالاکی هاوبەشانەدا 13 گەورە بازرگان دەستگیر کراوە و دەستیش گیراوە بەسەر بڕی 1575 کیلۆگرام لە مادەی هۆشبەر لە جۆرەکانی کریستاڵ و حەبی کەپتاگۆن، 1356 کیلۆ و 758 گرام مادەی هۆشبەری جۆراوجۆر لەلایەن لێژنەی عەمبارکردن و لەناوبردنی مادە هۆشبەرەکان سوتێنراوە و لەناو براوە کە تایبەت بوون بە 1297 دۆسیە لە دادگاکان یەکلا کراونەتەوە و پلەی بنبڕیان وەرگرتووە. ئاماری دەستگیرکراوان ئەوانەی تەمەنیان لە خواروی 18 ساڵیدایە لە 100 و ئەوانەی تەمەنیان لە نێوان 18 بۆ 30 ساڵیدایە لە 146 و ئەوانەی تەمەنیان لە نێوان 30 بۆ 40 ساڵیدایە لە 136 و ئەوانەی تەمەنیان لە نێوان 40 بۆ 50 ساڵیدایە لە 113 و ئەوانەی تەمەنیان لە نێوان 50 بۆ 6 ساڵیدایە لە 104 و لە تێکڕای تەمەنەکانیش ڕێژەی ئافرەتان 104 ببرن ئەوانەی تەمەنیان لە نێوان 18 بۆ 30 ساڵیدایە لە 146